هەرچەندە لە 15 ئەدارە ساڵا 2019 دەست بە هەڵدانا گۆڕێن بکۆمی شنگالیە هاتێکردن کو نێزیکێ 5 ساڵە ئەف گۆڕ دروست بین و پتر ji هەفتی گۆڕایان هاتینە دیتن لێتانە هەبتنێ 10 یەن هاتینەڤەکردن کو 138 ڕووفات تێدا بوون. لە چاوەنیا سەرلەدەریکردنی گەلڤان گۆڕێن بکۆم بابەتێ جادا ئێزدیاب گشتی و ئەوەرێن شنگال تایبەتیە. قۆناغێکی بتەسەوڕا من دویا جارێ ئەم کەشف بکەین جارێکێ قبر ئەنگۆڕێ بکۆم الکی دەرێ هەینا چونکی ڕاستیژی هێشتا وەکو پێدوی لێگەڕیانێن بەردەوام ڕاستە هاتی نەکردن لێ نەوەکو پێدوی قۆناغا دووەم دەستە کۆمکردنی بێتەکردنش عالیە تیمێت ناودەوڵەتیڤە بۆ هەندێک چونکی بەڵگەیەکی گەلێکی مەزنال بەردەسێما بۆ ناساندنە ئەوە جینۆسایدێ کارێمەی بەردەوامە سەر دیف سیستەمی نێودەوڵەتی ئەو منەظەماتی نێودەوڵەتی و ئشرافێ سەردکن ICMP یونیتادا ئشرافێ سەر ئەوی کاریتکن وەکو کارێک گۆڕێت کۆم هەندە گۆڕت کۆم ژلای خەڵکێکی بە هاتبوونە دیتن باش کۆمە دەست بەکردنا ئەوان گۆڕاگری ئەو vێگاوێت vê ئەو تیمێ نیشتیمانی ئەو ڕابێ چارەسەرکردنا یعنی کارێ سەروان گۆڕێدمایی بێتەکردن ئەو بریارە بدەکا چاوە ئەو کار بێتەکردن. هەرچەندە چالاکوانێکی ئێزدی ڕەخنین حکومڕانیا 3 ساڵا پشتی ڕزگارکردنا شنگال دەگرن لێ هەموو چاودێر و چالاکوان و خەڵکی ئێزدی داخوازەکەم پترگرنگی vێکەیسێ بێتە دان. ئەو گۆرت بکۆمەڵ ڕاستیژی جێداخەیە کۆ ماوێ حکومڕانیا 3 ساڵا پشتی جینۆسایدا ئێزدیان کۆ ئیدارە دهۆکێ و کۆنتڕۆلاوی دەبێتکرد نە یەکشوان گۆڕە هاتەڤەکردن نە کارێک بۆوان قوربانیاتەدان نۆکە حکوومەتە عێراقی هاتی هافکاریە تەفگەران نێودەوڵەتیە مرۆڤێت وەندا ڕابوونە ڤەکردنا وان گۆڕا ژمارەوان گۆڕا گەلەکەن و بەردەوامژی گۆڕێت نوت ئێنە دیتن هەم مافی خەڵکێژی گۆڕێن کە سوکارێت خۆ ببەن ناف گۆڕستانێت گوندێ خۆیان دەڤێت خۆ بەشێن هەمژی وەک ئێزدی حەقە و دوێتن مۆنومنتێک مەزن بێتە چێکردن بۆوان قوربانیە چونکە گۆرت بکۆمەڵ گەلێکیت پەرشوبەلاون هەموو گوند و ڕەخێن شنگالێ. ژێژی گوتنیا کو پشتی سێ تەبەقە ساڵا 2014 قەزا شنگال کەفتێ دەستێ تیرۆستێن داعشدا هەزاران ji کچ و کوڕ و ژن و زەڵام و زارۆکێن ئێزدیە هاتن کۆم کوشکردن لەوڕا داخوازەکەن وەکو پێدوی سەردەریل گەلڤان گۆڕێن بکۆم بێتەکردن. شروع خضر کوردسات نیوز دهۆک